ئێمەی نەتەوەی کورد لە ماوەی سەدان ساڵی مێژووی خەباتدا خەبات و بەرخودانیەکی بەرفراوان بەڕێوە دەبین بۆ ئەوەی بتوانین بگەین بەو ئازادیانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بۆ تەواوی مرۆڤایەتی پێویستە و بە ڕابەرایەتی دەتوانم بڵێم کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەواوی گەلانی بندەست لە ناوچەکەدا هەوڵ دەدەن و تێکۆشان دەکەن و خەبات دەکەن و قوربانی دەدەن بۆ ئەوەی بتوانن بە ئازادیەکانی خۆیان بگەن. دیارە لە نێویاندا کورد ئەو نەتەوەی کە لە مێژووی سەدان ساڵە کراوە بە چوار پارچەوە و تێیدا وڵاتانی ناوچەیی و وڵاتانی جیهانی دەستیان هەیە لەم پارچەکردنەی کووردا و کوردان هەمیشە لە هەوڵدا بوون بۆ ئەوەی بتوانن سربەخۆیی خاک و مافە ڕەواکانی خۆیان بۆ بەشداریکردن لە سیاسەتی خۆبەڕێوەبەری خۆسەریدا بتوانن خۆبەڕێوەبەریەک لە ناوچەکەدا بەدەست بهێنن و فراهەم بکەن تا ئەوەی ژیانێکی شایستە کە شایستەی مرۆڤایەتی و مرۆڤ بوون بێ بژین. دیارە ئەوەی کە لە سەروبەندی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر سووریا و دوجاریش گروپە توندڕەوەکان لە سووریادا لە ئێستادا بارودۆخێکی هەنووکەی هاتۆتە پێشەوە کە کوردانی ڕۆژئاوا لە بەردەم قەیرانێکی گەورەی مرۆیی سیاسی سەربازیدان کە پێویستە تەواوی گەلانی ناوچەکە و بەتایبەتتر کورد بتوانن لەم ئانوساتەدا بە شێوازێک یەکگرتو و یەکدەنگ بن کە ئەو قەیرانانە تا ڕادەیەکی باش تێپەڕێنن و وەک دەزانین گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان ئێستا لە کۆچ و ڕەوێکی فراواندان دەست درێژیەکی گەورە دەکرێتە سەر ژنان مناڵان خەڵکی سڤیل لە ناوچەکەدا بۆیە پێویست ئەکا نەتەوەی ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان و لە تەواوی جیهاندا یەکگرتو بێ یەکدەنگ بێ یەک هەڵوێست بێ و بتوانێ پشتگیری لە نەتەوەکەمان بکەین. گەلی ئێمە لە ڕۆژئاوا کە دەتوانم بڵێم لە 2014ەوە توانیوێتی بە خەبات و بەرخودانەکانی لە کۆبانێ لە عافرین لە ناوچەکانی دیکەی ڕۆژئاوا خۆسەریەک خۆبەڕێوەبەریەک بهێنێتەکایەوە کە گەلی ئێمە لەو ناوچانەدا خۆشبەختانە پێشەوایەتی ئازادیەکیان کردووە، پێشەوایەتی شۆڕشێکیان کردووە، بەرخودانێکیان کردووە کە لە مێژووی جیهاندا بێوێ نەبووە، کەموێ نەبووە، کە بەرەنگاربوونەوە بووە لە دژی تاریک پەرستان داعشی تیرۆریست کە هیچ جیاوازیەکی لە نێوان نەتەوەکانی دەتوانم بڵێم ئەو نەتەوانی کە لە سووریادا یاخود لە ڕۆژئاوای کوردستاندا ژیاون دەست پارێزی لە هیچیان نەکردووە و هەمویانی بە شێوەیەکی گشتی جینۆسایت کردو لە نێوانیشیاندا کورد لەبەر ئەوەی تورکیای داگیرکەر هەمیشە ویستوێتی دیمۆگرافیای ئەو ناوچانە بگۆڕێت بۆ ئەوەی کە ڕێژەی کوردان لەو ناوچانەکەم بکاتەوە هەمیشە هەوڵی بە جینۆسایتکردنی گەلەکەمانی داوە لە هەر چوار پارچەی کوردستان و بەتایبەتتر لە ئێستادا ئەوەی کە بەسەر ڕۆژئاوادا سەپێنراوە ئەو شەڕە خوێندناوی کە بەرۆکی نەتەوەکەمانی گرتووە لە ڕۆژئاوادا بەڕاستی پێویستی بەوە هەیە کە سیاسەتمەداران ئێستا بتوانن یەکدەست بن، یەک هەڵوێست بن بۆ ئەوی بتوانن ئەو دۆخە تێبپەڕێنین. بمانەوێت نەمانەوێت وڵاتانی زلهێزی جیهانی وەکو ئەمریکا، ئیسرائیل، بەریتانیان لە بەرەیەکدا کۆکن بەرامبەر بەوەی کەوا دیمۆگرافیای سووریا یاخود دەتوانم بڵێم نەخشەی ڕۆژهەڵاتی ناوین بگۆڕن بەوەی کە ئێستا بەرژەوەندیەکانی خۆیان دەخوازێت. بۆیە من لێرەدا دەمەوێت ئاماژە بەوە بکەم بەڕاستی نەتەوەی کورد لە مێژووی خەبات و بەرخودانەکانی خۆی پێویستە ئاشنای ئەوە بێت کە بەڕاستی هیچ وڵاتێکی زلهێزی جیهانی یاخود ئەقلیمی تا سەر دۆستی کورد نییە. بۆیە پێویستەکە کوردەکان ژیرانە، عاقڵانە، حەکیمانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکەدا بکەن بۆ ئەوەی بتوانرێت ئەو ئازادیەی کە شۆڕش و بەرخودانی گەورەی لە پێناودادراوە و کورد خوێنی لێ دەچۆڕێت لەم بەرخودانانەدا بتوانێت گەلەکەمان بگەێنێت بە کەناری ئارامی و بتوانین کە خۆبەڕێوەبەری و ستاتۆیی کە لە ڕۆژئاوادا ئێستا دروست بوو کە من وەکو چاودێرێکی سیاسی بەڕاستی بە کلیلی چارەسەری دۆزی کوردی دەبینم کە لە ئێستادا کورد بووە بە ئەمری واقع لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێویستە ئێمەی کوردیش بتوانین ئەم هەلە بقۆزینەوە بۆ ئەوەی بتوانین ئەو ستاتۆیی کە دروست بووە لە باشووری کوردستان لە ئەو هەنگاوانەی کە ئێستا هەیە بۆ ئەوەی بتوانرێت ئاشتی سەر پێ بخرێت لە باکووری کوردستان و ئەو خۆبەڕێوەبەری دروست بووە لە ڕۆژئاوای کوردستان بتوانرێت هەموو ئەم دەستکەوتانە یەک بخرێ یەکانگیر بکرێت و پارتە سیاسیەکان بە شێوازێکی حەکیمانە بە سیاسەتێکی عاقڵانە کە هیچ کەسێک تا سەر دۆست نییە، هیچ کەسێکیش تا سەر دوژمن نییە بتوانرێت پەیوەندیە دیبلۆماسیەکان هاوپەیمانێتیەکان بە شێوازێک بڕێوە ببرێت کە گەلەکەمان تێیدا
براوە بێ و بتوانین بە کەمترین قەیران لەم دۆخەی کە بارودۆخی ناوچەکە دەخوازێت کە ئەو قەیرانە سیاسی و ئابووری و سەربازیی ناوچەکە بەخۆیەوە بینیەوە بتوانین بە کەمترین زیان لێ بچینە دەرەوە. بەڕاستی جێگەی نیگەرانیە دەبینین کە هاونیشتیمانیان لە ڕۆژئاوا ئاوارە بوون لەم کاتی سەرمایەدا. بەڕاستی دەبینین ژنان لە بەردەم قەیرانێکی مرۆیی گەورەدان کە ئێمە ئێستا لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانین کە لە دوای 25 نۆڤەمبەری هەموو ساڵێکەوە ئەم بانگەشەی ڕادەگەیەنرێت کە ژنان لە توندوتیژی بپارێزرێن بەداخەوە ئەوەی ئێستا لە ڕۆژئاوا دەگوزارێ نەک توندوتیژیە بەرامبەر بە ژنان بەڵکو توندوتیژیە بەرامبەر بە تەواوی مرۆڤایەتی و مرۆڤ بوون کە دەبینین ژنان مناڵ هاوڵاتیانی سڤیل چۆن دەکرێنە قوربانی لە ناوچەکانی شەڕدا و لەو جوگرافیایی کە ئێستا ناوی جوگرافیای ڕۆژئاوای کوردستاندا چۆن تورکیای داگیرکرد ناوچانە بە شەو بە ڕۆژ بردومان دەکات لە ڕێگەی گروپە چەتەکانەوە چۆن سوکایەتی بە مرۆڤایەتی و دوجاریش بە ژن و بە مناڵی ئەو ناوچانە دەکرێت و لە ناو دۆزەخی جەنگدا ژنانێکی زۆر دەبنە قوربانی مناڵێکی زۆر دەبێتە قوربانی کە بە بەرچاوی تەواوی جیهانەوە بە بەرچاوی نەتەوەیە گرتوەکانەوە بێدەنگ داما و جۆشداما و لە بەرامبەر بەوەی کە بەرامبەر بە نەتەوەی کورد دەکرێت و دیارە نەتەوەکانی تریش بە دڵنیاییەوە کە لە ئێستادا دەچەوسێنرێنەوە کە بەداخەوە بێدەنگیەکی جیهانی هەیە بەرامبەر بە و قەیرانە مرۆیی کە بەرۆکی تەواوی جیهانی گرتووە کە ئێمە دەڵێن جەنگی جیهانی بەڕاستی لەوە زیاتر پێم وایە جەنگەکە پەرەسەندووە لەوە زیاتر پەرەسەندووە کە ئێمە ناوی دەنین جەنگی جیهانی ئەوەی دەبینین کە لە ئۆکراینا دەگوزارێت کە ئەو جەنگەی رووسیا و ئۆکراینای تێدایە دوجار ئەو جەنگەی کە ئیسرائیل و غەزەی تێدایە پاشان ئەو جەنگەی کە لە لوبنان بەڕێوە چووە ئەو جەنگەی کە ئێستا بەرۆکی سووریای گرتووە و نازانرێت لە سێ ڕۆژی داهاتوودا ئەو جەنگە تاکوێی سنوورەکانی عێراق و تورکیا و ئێران دەڕوات کە تێیدا بەڕاستی کورد دەکەوێتە ناو قەیرانێکی گەورەی سەربازی سیاسی ئابوووریەوە کە پێویستە حەکیمانە و ژیرانە بیر لەم هاوکێشە سیاسیانە بکرێتەوە کە تێیدا زلهێزەکان لە دەرەوەی ئەم هاوکێشانەی کە بە بەرچاوی ئێمەوە ڕوودەدات لە ڕێکەوتندان کە من پێم وایە ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەریەک لە ئیسرائیل بەریتانیا ئەمریکادا هەیە بەرامبەر بە رووسیا بەوەی کە ئێستا رووسیا سووریای بەجێ هێشتووە پێویستە نەتەوەی ئێمە هۆشیار بێ بەرامبەر بەو جینۆسایدە گەورەی کە ئێستا لەسەر نەتەوەکەمان لە ڕۆژئاوادا بەڕێوە دەچێت بە هەمان شێوە دەبینین تورکیای داگیرکرد تەنها بە ڕۆژئاواوە نەوەستاوە ڕۆژانە باشووری کوردستان بردومان دەکرێت باشووری کوردستان گەمارۆیەکی ئابووری گەورەی بەسەردا سەپێنراوە هاونیشتیمانیان تووشی قەیرانێکی ئابووری گەورە کراونەتەوە کە ئەمە هەر بۆ خۆی دەرخەری ئەوەیە کە کورد لە هەر چوار پارچەی کوردستان گەمارۆ دراوە ئەگەر گەمارۆکە ئابووری بێ یاخود سەربازی بێ یاخود ئەو جەنگە نەگریسە سەپێنراوە بێ کە ئێستا بەسەر ڕۆژئاوادا سەپێنراوە بۆیە من لێرەوە ڕوودەکەمە ئەو سیاسیانی کە لە ئێستادا دەسەڵاتیان هەیە و دەتوانن خۆبەڕێوەبەری ڕۆژئاوا بەڕێوە ببن بەڕاستی پێویستە بیر لەوە بکەنەوە کە هیچ کەسێک تاسەر نەدۆستیانە نەدوژمنیانە بۆیە پێویستە ئەو پەیوەندی و ئەو هاوپەیمانێتیانەی کە هەیە شێوەیەک بەڕێوەی ببن کە تێیدا گەلەکەمان بتوانێت چنگێک لەو ئامانجانەی دەست بکەوێت کە چەندین ساڵە بە دوایدا خەبات دەکات و تێکۆشان دەکات. دیارە من دەمەوێت تیشت بخەمە سەر ئەوەی بەڕاستی لە ئێستادا ڕۆژئاوای کوردستان کلیلی چارەسەری دۆزی کووردە لە شێخ سەعیدی پیرانەوە هەتا کۆماری مەهاباد هەتا ئەمڕۆ خۆسەری خۆبەڕێوەبەری لە ڕۆژئاوادا ئەو ستاتۆیی کە لە ڕۆژئاوادا دروست بووە بە دیفاکتۆیەک بووە بە ئەمری واقع بۆیە پێویستە کوردەکان دەست بە واقعەوە بگرن و تێیدا پشتیوان بن هاوکار بن هەماهەنگ بن بۆ ئەوەی بتوانرێت گەلەکەمان لە ڕۆژئاوا ناوچەی ئارامی تێدا بچەسپێنرێ و لە ڕووی نێونەتەوەییەوە ئەم ناوچەیە ببێ بە ناوچەیەکی خۆبەڕێوەبەری خۆسەری کە تێیدا گەلانی بندەست لە ناوچەکەدا بتوانن بگەن بەو ئازادی کە پێویستە لە ڕۆژگاری ئەمڕۆدا وڵاتان نەتەوە جیاوازەکان لە ناو دەوڵەتێکی فیدراڵی یاخود کۆنفیدرالی
فیدراڵیدا کۆ ببنەوە بۆ ئەوەی بتوانرێت مافی تەواوی کەمەنەتەوەییەکان مافی تەواوی نەتەوە بندەستەکان کە چەندین ساڵە بۆ ئازادی تێدەکۆشن فراهەم بکرێت. دیارە ئەو خەریتەیە کە نەتەنیاهۆ لە نەتەوەیە گرتوەکان ئاماژەی پێ دەکات ئەو نەخشەیە کە جارێکی تردا ڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە ئێستا وردە ئەبێ بە ئەمری واقع بۆیە پێویستە کورد پێگەی خۆی لەناو ئەم نەخشەیە نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بدۆزێتەوە بتوانێت کاری بۆ بکاوە بتوانێت هەماهەنگ و دۆست و پشتیوانی یەک بن. بەڕاستی ئەوەی جێگەی نیگەرانیە من دەبینم هەندێک لە پارتە سیاسیەکان بەداخەوە لەوانەیە پشکدار بن لەوەی کە ئەو جینۆسایدەی بەسەر نەتەوەکەمان هاتووە لە ڕۆژئاوای کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە چەند هەواڵێکدا جۆمان لێ بووە کە من بەڕاستی چاوی ئومێدم لەسەر ئەوە بوو ئەم پارتە سیاسیە ئەم هەواڵە بە درۆ بخاتەوە بەڕاستیەکەی چونکە جێگەی نیگەرانی گەورەیە کە تۆ لەسەر نەتەوە و نیشتیمانەکەی خۆت جینۆسایدی هاونیشتیمانیانی خۆت بکە یاخۆت هەماهەنگ و هاوکاربی بۆ ئەوەی جینۆسایدی نەتەوەکەت بکرێت کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیاە لە هیچ چوار قوڕنەکانی دنیا بگەڕێ هیچ کاتێک ئەلەم جۆرە هاوکێشەیە نادۆزیتەوە کە پارتێکی سیاسی هەڵگری مارشی نەتەوایەتی و نیشتیمانی بێ پارتێک بێ کە پێی وا بێ بۆ نەتەوە نیشتیمانەکەی شۆڕش و قوربانی دا و بەردەوامە لە ساحەی سیاسی و خەبات و تێکۆشاندا پشکدار بێ لەوەی کە بەسەر نەتەوەکەمان دێت چ جای لە ئەوەی کە ئێمە بەڕاستی لە ئێستادا ئەوەی کە پلانەی کە بەسەر نەتەوەکەماندا دەسەپێنرێت لە ڕۆژئاوادا هاوکێشەیەکی هەم جیهانیە هەم ناوچەیە ئێمەش خۆمان جارێکی تر ببینەوە بە بەڕاستی ئاستەنگ لە بەردەم نەتەوەکەی خۆماندا کە ئێمە ئەوەی دەیڵێن بەڕاستی پەرتەوازەبوونی کورد هەمیشە لە بەرژەوەندی دوژمناندا بووە و هەمیشە هەوڵی داوە کورد بە شێوازێکی پەرتەوازە خۆی دەربخات و خۆی بنوێنێ بۆ ئەوەی بتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێ. بۆیە من بەم پارتە سیاسیانە دەڵێم بەڕاستی ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی و ئەخلاقیتان لەسەرشان هەیە کە تا ئەمڕۆ سەپۆرتی نیشتیمانی ناوخۆیی نیشتیمان لەگەڵ ئەگەر ئێوەی پارتە سیاسیەکاندا بوو و دەتوانن بڵێن لە ڕێی دیموکراسیەوە دەنگی زۆرینەی هاونیشتیمانیانتان لەگەڵدایە هۆکارەکەی ئەوەیە کە ئێوە بە پارتێکی نیشتیمانی خۆتان ناساندووە و لە مەیدانەکەدا ماونەتەوە.